چەند جار لە کاتی تاقیکردنەوە مێشکت فۆرمات بوو و هیچی تیا نەماوە. هەرکە لە تاقیکردنەوەش دەرەچی وردە زانیاریەکانت بیرەکەونەوە. هۆکاری لە بیرچوونەوەی تەواوی زانیاریەکان یانیش بەشێکیان لە کاتی سترێس و قەلەقیدا چییە؟ بەخێر بێن بۆ زنجیرە ڤیدیۆکانی قوتابی سەرکەوتوو. سامی عەبدوڕەحمان لە خزمەتتانایە. ئەگەر ئێستا لە قوتابخانەی یانیش تەواوت کردووە، دڵنیام ئەو دیمەنانت هەر لە پێش چاوە کە چۆن نەتوانیوە لە هۆڵی تاقیکردنەوەکان بە باشی زانیاریەکان بیری خۆت بێنیتەوە. بۆچی؟ لەم ڤیدیۆدا چەند هۆکارێک و چارەسەریتان بۆ خەینە ڕوو. سەرەتا بینەر و بیسەری ئەم بابەتە بن. بەپێی توێژینەوەکان مێشکی مرۆڤ بە شێوەیەکی گشتی دابەش دەکرێتە سەر سێ بەش کە بریتین لە: یەکەم مێشکە توێکڵ، دووەم سیستەمی لیمبیک، سێیەم مێشکی خشۆکەکان. هەر یەکێک لەم بەشانە ئەرک و مافێکی تایبەتی خۆیان هەیە، هەروەها کاریگەریان لەسەر ژیانی ڕۆژانەمان هەیە، بە تایبەتی لەسەر توانای فێربوونی قوتابی و خوێندکار، هەم لە کاتی خوێندنی وانەکان و هەمیش لە کاتی تاقیکردنەوە. ئەرک و فەرمانی هەر بەشێک لە بەشەکانی مێشک: یەکەم مێشکە توێکڵ، توانای بیرکردنەوە و چارەسەری کێشە دەکات و مێشک لێرە کاری بە شێوە و ماناکانە. ئەو شوێنە ئاڵۆز و گەشە سندوەی مێشکە کە تواناکانی بیرکردنەوە ڕێک دەخات. دووەم سیستەمی لیمبیک، جێگای هەست و سۆز و هەڵچوونەکان و یادەوەری ماوە درێژە. ئێمە کاتێک باشتر وەیاد دەهێنینەوە و زانیاریەکانمان بەبیر دێنەوە کە لە فێربوونەکانماندا هەست و سۆز و هەڵچوون بەکار بهێنین. سێیەم مێشکی خشۆکەکان، ئەم بەشەی مێشک چاودێری مانەوەی مرۆڤە. لە کاتی فشاردا مێشکی خشۆک ڕێگری لە هەردوو بەشەکەی دیکە، مێشکە توێکڵ و سیستەمی لیمبیک دەگرێت و ناهێڵێت بیر بکەنەوە و وەیاد بهێننەوە، بەمەش فێربوون هێواش دەبێتەوە یان ڕێی لێ دەگیرێت. کەوابوو ئێستا تێگەیشتین کە مێشکمان چەند ئیشێکی باشمان بۆ کات. لە کاتی ئارامیدا توێکڵی مێشک و سیستەمی لیمبیک کاری خۆیان نەکەن و لە کاتی ناخۆشی و کێشەیەکیش کە ڕوبەڕووی ئێمەی مرۆڤ بێتەوە دەبێتە هۆی سترێس و مێشکی خشۆک دەمان پارێزێت بەوەی کە ناردنی خوێن بۆ پەلەکانمان زیاد دەکات و ماسوولکەکانمان بەهێز دەکات و هەروەها کەمتریش هەست بە ئازار ئەکەیت. تا لەو نەئارامیە دەربازەبی پاشماوەیەک ئەچیتەوە باری ئاسایی خۆت. چەند جار ڕووداوێکی ناخۆشت بەسەر هاتووە، لەو ساتەدا کەمتر هەستت بە ئازار و ناڕەحەتی کردووە، پاشان پێیان وتوی گەرما و گەرمە، ئێستا هیچت لە یاد نییە. کەوابوو ئەمە ڕووە باشەکەی مێشکی خشۆکە. ئەدی ڕووە نەرێنیەکەی دەبی لۆ قوتابی چبی؟ ڕاستەکەی ئەوەیە کە ئەگەر ئێمە نەترسین ئەوان ناخوێنین. کەوابوو تۆزێک سترێس و ترس پێویستە بۆی لە خەمی خۆمان دابین، بەڵام ئەگەر هات و زیاد لە پێویست بوو ئەوە کێشەمان بۆ دروستەکە. ئەبەم شێوازەی کە بۆتانی باسەکەم. کاتێک زیاد لە پێویست ئەترسی لە تاقیکردنەوە، ئەوە مێشکت لەسەر ئەو زانیاریە هەڵانە ئیش دەکات کە لەسەر تاقیکردنەوە داومانە بە مێشکمان و وەک وەحش و دێوەزمیەکی گەورە وێنای تاقیکردنەوەمان کردووە لە مێشکماندا. لەم بارەشدا مێشکی خشۆک ڕێگر دەبێت لە سیستەمی لیمبیک و مێشکە توێکڵ کە بەباشی ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن، کە ئەوانیش بە یادسپاردن و بیرکردنەوە و چارەسەری کێشەیە. بەمەش زانیاری بەباشی ناچێتە مێشکمان و بەباشیش ناتوانین بینوسینەوە یانیش بیڵێنەوە. کەوابوو تۆی قوتابی خۆشەویست گەر بە ترس و قەلەقیەوە بخوێنی یانیش وەڵامی پرسیارەکان بدەیتەوە لە تاقیکردنەوە، ئەوە بەداخەوە پێتەڵێم بەشێکی زۆر هەندێک جاریش تەواوی زانیاریەکانمان لێ تێکەچن و لێمان تێکەڵە بن کە لە تاقیکردنەوەش دەیتە دەرەوە وردە زانیاریەکانت بیرەکەونەوە، چونکە پەستانە دەرونیەکەت لەسەر نامێنێت. هەروەکو ئەم نمونەیە. ئەم کۆمپیوتەرە بەبێ هاردەکەی بایەخێکی ئۆتۆی نییە، بۆیە کاتێک کێبڵی هاردەکەی لێ یەکەیتەوە هیچ زانیاریەک لەسەر شاشەکەی دەرناکەوێت. ئێمەش گەر سترێس و قەلەقیمان زیاد لە پێویست بوو کێبڵی یادگە و زاکیرەمان ئەبچڕێت و یەک شتمان لەبیر نامێنێت. یەکێک لەو ڕاهێنانانی کە ئێمە هەمیشە بەشداربووانی خولی قوتابی سەرکەوتووی فێرەکەین و ڕاهێنانیان پێدەکەین لەسەری، بریتێن لە ڕاهێنانی خۆشویستنی تاقیکردنەوە و کەمکردنەوەی سترێس و قەلەقی، چونکە ئەمە یەکێکە لە مەرجەکانی سەرکەوتن. بۆ چارەسەری ئەم بابەتەش پێویستە ئەم کارانە ئەنجام بدەین. خاڵی یەکەم، تێگەیشتنمان بۆ تاقیکردنەوە بگۆڕی، گرنگی و سوودەکانی تاقیکردنەوە بزانین. بۆ ئەم مەبەستەش ئەتوانی بینەری ڤیدیۆکانی ئێمە بی لە یوتیوب. خاڵی دووەم، ڕاهێنانەکانی ئارامی دەروون و ریلاکسیشن و مەدیتیشن.
خاڵی سێەم شەوانی پێش تاقیکردنەوە خەوەیەکی تەندروستی 7 بۆ 8 کاژێری مەرجە. خاڵی چوارەم گەر ترسەکە زۆر زیاد لە پێویست کاری لەسەر تەواوی ژیانت کردووە بەبێ دوودڵی سەردانی پسپۆڕێکی دەرونی بکە و چارەسەر وەربگرە. گەر تۆ سوودت لەم بابەتە وەرگرتووە تکایە بینێرە بۆ هاوڕێیان و خوزمان و دۆستان بە ئەوانیش سوودمەند بن. هیوام تەندروستێکی باش و ئارامی دەروونتان.